خۆشترین وێنە یاخود قێزەونترین وێنە ئەو کاتانەیە کە تۆ لە بەردەم تفەنگێکە یاخود چەکێکە وێنە ئەگریت، بەڵام ئێمە لە یادی ڕاپەڕینەکە پێویستیمان بەم دیمە نەبوو. بەر لەوەی ئێمە بەرنامەکەمان دەست پێکەین چەند ساتە وەختێک بێدەنە بین لە پێناو هەموو ئەو شەیدانی کە لە پێناو ئەم وڵاتەیە گیانی خۆیان بەخت کرد بە هەموو ڕەنگەکانەوە بێجیاوازی. بەڵامە پرسین ئاخۆ ئەنجامەکانی ڕاپەڕین لای هاوڵاتیان ئەنجامێکی باشیە بووە؟ ئایا تۆ بە ئەنجامەکانی ڕازیت؟ چەندین پرسیاری تر لەگەڵمان نابن. ئاگاداریەک لە زناکۆوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. طبعا خەڵک سەرجەم هەموو خەڵکی کوردستان کە ڕاپەڕینی کرد بۆ خۆشگوزەرانی و بۆ ڕزگاربوون لە دەزە و دەسەڵاتە دیکتاتۆرە. بەڵام لەگەڵەوەشە ئێشتا ئەگەر بمانەوێ ئەوەی کە خەڵک لە ئەنجامەکەی ڕازی بێ ئێشتا زۆری ماوە، یعنی ئەتوانم بڵێم لە 130 ئەوەی کە خەڵگەوێ جێبەجێ نەبووە. لە ڕووی بەعسەوانێ ئەنجامێکی باشیە بووە، باسمان لەسەر نەماوە، بەڵام وەکو تێبینێکی تر بەڵام منیش مالین مەشاحوتە حەزمە کرد گەنجێ بوومایە لە ڕاپەڕینەکانە بەشدانیم کردەیە، بەڵام ئایا لە دوای ڕاپەڕینەوە حسابێکیان بۆ گەنجانی دوای ڕاپەڕین کردووە؟ من بەبێ عەرز بوون هەر بڕام بە ڕاپەڕین نییە. من لەگەڵ ئەو پەرێرێزمە میلەتی کورد ئێسەش ڕاناپەڕێ نەگنەوە یەک. ئەمریکا و ئەوروپا مەسلحەتەکانیان کەوت بۆ خەتەرەوە هاتن سەدام حوسێنیان ڕوخان، ئێمەش ناومان ناوە ڕاپەڕین. ئایا کەی ڕاپەڕین؟ زۆرمان ماوە. ئەنی ئەوە هێشتا ڕاپەڕین نەبوو؟ ئەوە ڕاپەڕین نییە. ناڵم بەرژۆنەکانی ئەمریکا کەوتە خەتەرەوە، ئەمریکا سەدام حوسێنی ڕوخان. ئیتر ئێمە هاتینە سەر حازری. بۆیە قەدریشی نازانین. یعنی پێ نەگەیشتوین. عەقڵێتی ئێمە نەگەیشتووەتە ئەوەی کە ڕاپەڕێ. زۆری ماوە. زۆرداری کە لە دوای نەوەیەکەوە هاتووە. هیچی کەمتر نییە لەگەڵەوەی سەدام حوسێن. ئەی بۆ ڕاناپەڕن. ئەگەر ئێمە دژی سەدام حوسێن ڕاپەڕیوین، ئەی ئێستا بۆ ڕاناپەڕین. لە خۆ دەپرسم. یعنی کەواتە پێ نەگەیشتوین جارێ. لە ڕاستیە چۆن بڵێ بە شێوەیەکی 100% ئامانجەکانمان نەپێکاوە، بەڵام پێشکەوتنی باشمان بەخۆ بینیوە تا حەدێک گۆڕانکاری بووە، بەڵام لە هەمان کات شەکەم و کورتی هەیە. هەستەکەی لە ڕووی خوێندنەوە لە ڕووی بۆ نمونە پەروەردەوە یان لە ڕووی تەندروستیەوە پێشکەوتن بووە، بەڵام 100% ئامانجەکانی خۆی نەپێکاوە. هیوادارین باشتر بێ و ئیتر چۆن بڵێ ئەم وڵاتش ئەگەر یادمان بێ وڵاتێکی وێران کراو بوو کە بڵێن ئیتفاقەکەی بڵێن ساڵی 91 هەمومان ئەوەی کە بیری بێیان تەمەنی هەبێ وڵاتێکی وێران کراو بوو. ئەوە ئاوادان بۆ؟ ئاوادان بۆتەوە، بەڵام بە کەم و کورتی هەرماوە و هیوادارین ئەو کەم و کورتیانە چاک بکرێ. تەوان ئەنجامی خۆی هەبووە. ئەم ئازادیەکی ئێستا هەیە بێگومان لەواچێ ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی هەر ئەنجامی هەرەوە ڕاپەڕینیە کە ئازادین و بۆ خۆمانین و ئەچین و بەڵام ئێستا سەردەمیەوە نهاتووە کە تەنها بەو شتانە بمان خەڵەتێن ئێمەی گەنج زۆرە بۆمان بکەن. لەبەرەوەی ڕازین کەم ڕازیم، تموحەکانمان زۆرە، تموحی ترمان هەیە. من پێم وانییە ڕاپەڕین هەموو ئامانجەکانی خۆی پێکابێ. ناتوانم نسبی بڵێم لە 150 تا لە 160 پێکاوێتی، بەڵام نەک من خەڵکانێکی زۆر هەن لە سەرتاسەری هەرێمی کوردستانە کە بێبەشن لەو ئامانجانەی کە
کاتی خۆی ڕاپەڕین یا حیزبە سیاسیەکان باسییان نەکرد بۆ خەڵک ئامانجی ڕاپەڕین دەستکەوتەکانی ڕاپەڕین پێم وانە تا ئێستا لە 150 بۆ 60 هاتوێتە دی. بە بڕای من ڕاپەڕین ئەو چرکە ساتە بوو کە کۆمەلگای کوردی خەونی 30 ساڵ 40 ساڵێکی پێشووتری لەگەڵ خۆیان هەڵگرتە بوو لە ڕاپەڕینە خەریکی تەحقیقکردنی ئەم خەونانە بوو واتە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراقی کۆمەلگای کوردی خەونی بە چرکەساتی ڕاپەڕینەوە بینی بەڵام چرکەساتی ڕاپەڕین چرکەساتی لەباربرنی کۆی خەونەکانی کۆمەلگای کوردیە واتە ڕاپەڕین ئەوەندەی خیانەتی بە دروشمەکانی ڕابردووی خۆی کرد ئەوەندە نەیتوانی خەریکی تەحقیقکردنی خەونەکانی ئێمە بێ ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئێستا دەست بەتاڵین لە خەون بەڵام لە پێش ڕاپەڕینا پڕپڕ بووین لە خەون کەواتە ڕاپەڕین بەتاڵی کردینەوە لە خەونەکان بەبێ تەحقیقکردن و بەبێ بەجێگەیاندنی ئەو خەونانی کامان بوو واتە بە بڕوای من ڕاپەڕین چرکەساتی خیانەتکردن بوو لە خەونی 40-50 ساڵی ڕابردووی کۆمەلگای کوردی. ئایا ڕاپەڕین لە پێنا ئەوەیە کرا کە چیتر چەک نەمێنێ لە وڵاتە یاخود ئایا ڕاپەڕین لە پێنا ئەوەیە نەکرا کە تاکپەرستی یاخود شەخصپەرستی نەمێنێت ئەپرسین ئایا لە دوای ڕاپەڕینەوە جارێکی تر هەڵمان نایەوە تاکپەرستی بکەین تا ئێستاژە و شەخصپەرستیەمەوە لە ناو کۆمەڵگەی ئێمە خەڵک دائما زۆربەی خەڵکی ئێمە تا ئێستا یعنی بێئاگایە وشیار نییە پێویستە هەموو تاچێکی کورد هەوڵ بە بۆ ئەوەی یەکەم بۆ خاک و نیشتیمان بۆ ئەوەشی دوای خەڵک نەکەوێت یعنی وابەستە نەبێ بە ئەشخاصەوە وابەستە بێ بەم خاک و نیشتیمانەوە هەدەفیەوە بێ پێش هەموو شتێ ڕزگاری نیشتیمانی لەسەر و هەموویەوە بێت ئەم جاکە بۆ خۆشگوزەرانی و ئاوەدانی وڵاتەکە من توانم بڵم دیکتاتۆرێک لا چوو دوو دیکتاتۆر و دیکتاتۆرێکیش لە جنوبە ئێستا سێ دیکتاتۆر حکومی عێراقەکە مەسەلەیەکی کوردیە لە بۆ ڕێچووین سمەڵیشمان نابانی شتی تریشمان نابانی ئەنی وەزەکەمان زۆر خراپە لە عێراقا ئەبێ شۆڕشی چەکداری وڵاتە ڕزگارکە هەتا بە هەڵبژاردن هەتا بە هاتنە سەرجادەش ئەم وڵاتە ڕزگاری نابێت. بەڵێ ماوە تا حەدێکی ماوە بەڵام پێویستە ئەو تاکپەرستیە نەمێنێ لەبەرەوەی تا تاکپەرستی بێیان تا تاک لایەن بێیان تا بۆ نمونە تاک حزب بێ هیچ پێشکەوتنێک نابێ ینی پێشکەوتن لە فرە حزبی لە فرە ڕایی فرە ڕاگەیاندن لەو هینانە ئەگبینینەوە و 10 ساڵی کەشمە کوڕەکەی من ئەو قبول ناکە لەبەرەوە ضرورە ئەوانی کە ئەوە قلێتە لە مێشکانە دەریکەن ماوە بەڵام نامێنی ئیشەڵڵا ئەو ئەقلێتە تاکە کەسی کە تۆڵی پێم وایە نەک تاکپەرستی و شەخصپەرستیەوە هەروەکو خۆی ماوەتەوە ئەتوانم بڵێم خزمێنەشی تیا دروست بووە پشتێنەشی تیا دروست بووە پشتێ نەبێ جێن نابێتەوە من پێم وایە بە تەچید ماوەتەوە ئەو چونکی ئێمە نمونونەکان دیارە ئەگەر تۆ خۆ بکەی بە هەموو دایرەیەکە من نازانم وێنێکی گەورەی سەرۆ کۆمارە بینی وێنێکی گەورەی سەرۆکی هەرێمە بینی ئەمانە تاکەی بمێنێ ئەم وێنانە لە دایرەکانە بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە کولتوری دەسەڵاتی حیزبی کوردی بە جۆرە لە جۆرەکان درێژە پێدەری کولتوری بەعسیزمە ئێمە خەریکی ڕوخاندنی بەعس بووین لە ڕاپەڕینا بەڵام کولتوری بەعسمان دووبارە تەبەنی کردەوە واتە وێنەکانی سەدام حوسێن گۆڕا بە وێنەی سەرکردەکانی تر تاکپەرستی بە جۆرێتر خۆی نمایش کردەوە و من قەناعەتم وایە ڕاپەڕینی کۆمەلگای کوردی ڕاپەڕینێک بوو زیاتر خەریکی درێژە پێدانی ئەو تاکپەرستیە بوو کە لە ڕابردووی ئێمەیە وجودی هەبوو واتە ڕاپەڕین لە جیاتی ئەوەی پێمان بڵێ کە ئیدی باوات دە شەخص بێنین کۆمەلگای کوردیان ڕاهێنا لەسەرەوەی کۆمەلگایەک بەبێ باوک نابێت کۆمەلگایەک بەبێ حیزب نابێ کۆمەلگایەک بەبێ واتە بە جۆرە لە جۆرەکان ڕاپەڕینی کۆمەلگای کوردی جۆرێک لە مۆدلی لە حیزبی بۆ بەرهەمهێناین کە تاکی کوردیان فێر کرد لەسەرەوەی ئەگەر کوڕی حیزب نەبی نان نییە بی خۆی ئەگەر کوڕی حیزب نەبیت نان نییە بی خۆی و ئەگەر حیزب وەک باو قبوڵنەکەی تۆ وەک مناڵێکی بیژوو وەک مناڵێکی زۆڵەکەویتە سەرجادەکان و کۆمەلگای و ڕاپەڕین لە سایی دەسەڵاتی کوردیا بە بڕای من خەریکی دروستکردنی ئەو باوکانە بوو کە پێیان وتین ئەگەر ئەم باوکانە بە باو قبوڵەکەن ئەوە نان هەیە بیخۆن ئەگەر ئەم باوکانە قبوڵ ناکەن ئێوە نان نییە بیخۆن ئەمە ژوورێکە لە ژووری زیندانەکانی ئەمنە سوورەکە کە ئەمە بینین ئەومان بیرەکێتەوە کابێ بڵین بەڵێ
ڕاپەڕین پێویست بوو بەڵام ئایا ئاخۆ لەم وڵاتایە لە ئێستاە زیندانێکی لەم جۆرە هەیە لەگەڵەوەی کاڵین هەموو جارێک نەفرێت لە جەنگ بەڵام دوای ناوڕێکیش ئەگەڕێنە وەلاتان لەگەڵمانە